بسم الله الرحمن الرحيم. بۆ ئەمینداری گشتی نەتەوەی گرتوەکان لە ڕێگای نوێنەرایەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق بابەت ناڕەزایەتی دژ بە پاکتاوی ڕەگەزی گەلی ڕۆهینگیا. ئەمڕۆ ویژدانی زیندوی دنیا و نەتەوەی گرتوەکان و دەوڵەتان و میدیای ئازاد و هەموو هێز و کەسایەتیەکانی ئینسان پەروەر لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە و تاقیکردنەوەیەکی مێژوویی و یاسایی هەرە گەورەدان کە نابێت چیتر لە ژێر ناوی هیچ جۆرە پاساوێکدا لە بەرامبەر وەها کارەسات و قڕگەیەکی مرۆیی قیزەوەندا بێدەنگ و بێباک و بێ هەڵوێز بین. ئەمڕۆ ئێمەی کورد وەک نمونەی قوربانیەکی زیندوی پاکتاوی ڕەگەزی بە بیری دنیای دینیەوە کە هاوسۆزیمان بۆ قوربانیانی بۆرمە لەو ئەزمونە پڕ لە ناسۆرەوە سەرچاوە دەگرێت کە لە هەڵەبجە و ئەنفالدا بە بەرچاوی زلهێزان و ناوەندە نێودەوڵەتیەکانەوە لە نێو مردن و ژیاندا ڕۆژانی مەینەتی و وێرانی و برسێتی و کوشتن و سووتاندنمان دەگوزەراند. بۆ یەکی تر بێدەنگ نابین لە قڕکردنی مرۆڤ بەدەستی مرۆڤ. وەختێک تاوانی کوشتنی کەسێک وەک بڕینەوەی ڕەچەڵەکی مرۆڤایەتیە و هیممەتی ژیاننەوەی مرۆڤێکیش وەک ژیاننەوەی تەواوی مرۆڤایەتیە. بۆیە داواکارین یەکەم وەستاندنی هەموو شێوازەکانی کوشتن و ترس و تۆقاندن دژ بە گەلی ڕۆهینگیا. دوو ئیدانەکردنی ئەو تاوانانە لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە. سێ فشارخستنە سەر وڵاتانی دراوسێ کە دەرگای سنوورەکانیان واڵا بکەن بەڕووی خەڵکی سفیلی هەڵهاتوو لە هەڵمەتی پاکتاوی ڕەگەزی و سوپای میانمار. چوار نەتەوەی گرتووەکان هەوڵەکانی دەوڵەت و دەسەڵاتدارانی میانمار بۆ قڕکردنی گەلی ڕۆهینگیا بە فەرمی بە جینۆساید بناسێنێت و تاوانبارانیش بدرێن بە دادگای تاوانی نێودەوڵەتی هەمیشەیی لەسەر ئەنجامدانی تاوانی جینۆساید. والسلام عليكم ورحمة الله وبركاته. هەڵبەتە ئێمە هێنگە مرۆڤی ئازا و بوێر و فری و لیبرال لە هەر شوێنێکی دنیا زوڵمە بەرامبەر هەر مرۆڤێک بکرێ دێتە جواب ویژدانیان ئەوەی کە لە بۆرما ئاگوزەرێ دژی ویژدانە دژی ئەخلاقە دژی کەرامەتە دژی هەموو پەرەنسیپەکانی دیموکراتیە بە هەموو وجودێک ئەمانین کە لە بۆرما ئاگوزەرێ ڕەشەکوژیە. من تێناگەم کۆمەڵگەی نێودەوڵەتی خەریکی چییە بۆ لەسەر شتێکی ئەوە نایەتە جواب تاکەی ئەم شتانە پاشکوو لە درێ ئەی بۆ نەهاتووکو یەزیدەکان نهاتنە سەر خەدیانی. ئێمە بەڕاستی لە هەر شوێنێکی دنیاە زیان بە مرۆڤێ بگە ئێمە عینن موقیفمانە بێ ئیتر ئەمە لەسەر هەر ئاین و دینێک و ئایدۆلۆژیایەکە بۆ ئێمە تەوفیری نییە بەس مرۆڤ بێت.